دما خوش به و همیا بهیستیا دو جارا دو دکا یک ناکا چار نوسا و همیا بهیستیا گره کسا جی به شاشی فهم کردیا گره کسا نزانیا مسئله چیه یک جوان جی اوه کاملی بنیرن چه بیجه مزرینر کمارا کردستان قاضی محمد بیجیت دو بدو دبا یک نابه چار لای من ددان و دلو بوزار نابه نچار همو پیگ ودکنه هوار حمود تشتیوان دراون درنیرنی حمود تشتیوی سختنه هل تش سخته گوت نیوی سختنه و نوچه کود ده سختنه جاره که مراخنه که مگوت شما ساده بیجی گو ما از چا بکم چه دادنه برمه از دخونم توبه چه دادنه برمه از دخونم چیه که دادنی برده گرو استخبارات دادنه برده از نو خواستم زیده گران با قلبه کجنه لی حتی ده تراتشش ده جاشایتی دیگر کردستان را جهریم کردستان را دگو بار باکور عراقی و گلک خلق جی باکور عراقی تیتا داره جبو گشته و نهار را بیا خسر سری کردات که ولاد پاریس اجبار وی کیش حمودش دی کسی که حمودش دی که رحمی به وجود آخانه که به بدن آخانه که و خابو گهره و قص جی باور نکن از باور من حرجان که بسر بس بکن لی او اجبار وی کیش بکود مدی های دی در آگاهاندنی داشتی او دراوت نکردن گوتن دو جارادو یا قاضی محمد پیشوا قاضی محمد مخواست از روی شاشه دیرو که راست بکیم بروی مخواست از بحث بکیم گلو کی گویی دو جارادو که یک ناکچار بگو من پیشوا قاضی محمد نگویی بلا رحیو شابه هم به وسیله پیشوا قاضی محمد و صدر قاضی و سیف قاضی و همون شهید این کردستان ببیرتینن لی مخابنه و هلبس نه یا پیشوا قاضی محمد چخوا پیشوا قاضی محمد نه هلبس وام بو نه تجربه پرسی تبیجنا قاضی محمد چیه باور بکن ویج نزانه چیه قیواج نزانه گر هو قیواج نزانه اینجا شاجبون اون نزانه نه قاضی محمد چیه نه وصل بله نه قاضی محمد بگو من نه قاضی محمد نه وی راستی محمد قاضیه اون نزانه قاضیه پیشی نه نوی قاضیه و پیشه ایشه مسلکه چاوا جبرکو به عربی آنج فارسی به کسی که دادگاه دیگه جردن قاضی کسی که محکمه دیگه جردن حاکم یعنی کسی که دادگره قاضی محمد دادگر بیه بگو آوای پیشه بیه یعنی کسی که حاکمه یعنی به مرو اگر جی قاضی دانی حاکم یعنی حاکم محمد قاضی نوی محمد باش نوی قاضی او قاضی پیشی نه نوه پیشه بیه یعنی وقتی که دکتر بفکرن و چه بگو تنها دکتر محمد قاضی جبروی که یعنی قاضی محمد قاضی نوی محمد قاضیه پاشنای وان قاضیه و نویج محمد اجبر پیشاوی گوتن قاضی محمد بلا رحیو شابه بله قاضی محمد نگوتیه لی هلبستوانه که دن محابده هلبستوان بناوی نادر قاضی که وکی خال قاضیش ده ناس کردن خال قاضی او هلبست گوتیه و امی حول بدن که جوی گذاری بکن چیلو کاویجی بگمان بسایه دما پیشمرگه بیه ل جی خارو دنین ل چیا ل نوانده که پیشمرگه رو بارگه کی دو پیشمرگه نقاش دکن هر یکی تشتکی دبیجه او جرات بعد دبیجه حیران و چه قاس درش که او چیه ما چه دبا وسا نه اتم اون پارچه نکن دو جارا دو دیگه چهار او قاس بشرد فكرة جنة حيران بس شو ما صادق بيجون شو ما دجارد دكاتشار جرد بقلهم دجاج حمو جراد وجراد الناكاتشار قالت تشتهنا تما بينا بوها وشار حبنجي دبات تشتكتن بونا مناد بيجي يعني رز دكا دبا الهم جرا وهي هالبس تدني بس صلاح زار نحصل وحشتي والسي او هالبس نبيسانجا اللي دي بالشاشي بلاوها كي يا بيشوا قاسم محمد كان بنيرن او الشعراء 1992 هر 1362 عزم کردی او کاتی که اصلا همو بیروکەکان هیچی بەرەو یەک پارچەبوونی وڵات نەدەچوو جارێکی دانیشتبووین ئەو برادەرانەماندا مەقڕ باسیەوەیان دەکا و پێکەوە کێشەیان بوو شتێکیان حەل دەکرد یەکیان بە یەکیانی کورد بۆ خۆی زۆری شۆخی دەکرد بۆ خۆی هەمیشە مەسەڵەن ئەگەر تۆ قسەیەکت کرد بە قسەیەکی دەپەڕاندنی ئەو قسەکانت ئەمەشە پێما خۆش بوو مەسەڵەن کە ئەو قسەیەکی دەکا شتێکی بپەڕێنی ئەو قسەکانی کێشەیان بوو هەندێک یەکیان دەهێز یەکیان حاڵی کات بەوە زۆر هەسانە خۆشتێکی هێندە سەیر نییە دوو دانە دوویە دەکات چوارێکی دیکە خۆشتێکی هێندە سەیر نییە ئەمیش گوتم
بەشتێکی پەڕمەنیادەوە فکرم لێ کردەوە وەختم ئەگەر دوودانە دوو نەبێتە چوار بام جوابی ئەوەی بدەمەوە لە خۆرە ئەوە بوو بە هێوێنی ئەوەی کە دەستم پێکرد کە بابە دوودانە دوو ناشبێتە چوار بەوە خایگەت و بێنی لێکدانەوەی لەسەر بکەین نابێتە چوار زۆر شتەن ئەگەر مەسەڵەن چوار دانیشتن پێکەوە بەڵام نابنە چوار یەک شتێ دروست دەکەن ئەو جوابدانەوە بۆ ئەو برادەری ئەوەی کە ئەوان باسم دەکرد بوو بە هەوێنی ئەوەی کە ئەم نەو شعرەی بڵم وردە وردە پێدا هاتم دوایە دیاردنێ و شعرەکەیدا بیرم لە وڵاتەکەم کردەوە گفتم خۆ ئەویش نابێت چوار ئەویش هەر یەک وڵاتە ترەوە بۆ ئەو شعرم ئەو دەمی ئەم لە 1970 کوتووە بەێ لە باشوور سابشاشی تا ئەو بوو حتا مامۆستا بەخواژی باشووری کوردستانی رەخنا دیکە دەبێژە لە باشوور و تەخمی دیکن هەر تا گروەر بە گوزە یعنی هەر کەسێک پاشناوی قازی بە قازی محەممەدە بێگومان ناوجی رەخناکی گران بووش باشووری کوردستانی ئەگەر جێفان بکەن مرۆ دبینە کوچ قازچە ڕاستیا خواژ دیوەکەخوا دوورن وچقا ڕاستیا بەرەواژە دیکەن بەلی مامۆستا بە ئەوەی رەخنا دیکە ئەمکان مامۆستا گۆداری بکەن مامۆستا کەرەم کە ئەمتا گۆداری دیکەن لە باشووریش پیان وابوو مەسەڵەن هەرچی خڕبێ جۆزە پیان وا بارتی شۆرەتی قازی بێ قازی محەممەدە بۆیە ئەمیش لە بن شارەکەم نووسرا بە خاڵە قازی ئیتر پیان وا بە خاڵە قازی یامان پێشەوە قازی محەممەد تر بڵیان کردەوە بۆ یەکەم جار جوێتان لە دەنجی پێشەوە قازی محەممەدی بێت لە حاڵش داوام بخۆم قەتم جوێ لێ نەبوو زۆریشم ڕوونکردنەوە لەسەردا کە با بەوە شعری منە و بەڵام دوای ئیدی هەر نووسیشم نووسیم ئەوم پێشکەش کردو بە ڕوحی پێشەوە قازی محەممەدی بەڕاستی دو جارا دو دکە چەند باش تێبیرا من لە دەبستانê dema depirسîn du cara do dike çend hemiyan bi hev re digot dike çar her çend me dizanî di hesabê de nimreya me kêm dikin metînin xar dîsa jî min digot du cara do dike yek ew nake çar du lêv û didan tevî ziman nakin çar dibin zar bi hev re dikin hawar du pê û du dest nabin çar di bedenekê de dibin hevkar مال و تاخ و جاده و کولان نابن چار او دبن باجار تیده دجین کسی دولمند و فقیر و جار من دگوت قرم و را چقل و پل نابن چار دبن دار هنک ورد و هنک دریش وکی چنار اوینی و دل جوانی و پاکی نابن چار دبن یار لبر بجنا شپال و دلدار پر زیدنه او دو دیین کو دبن یک نابن چار لگلو لکودره او وسا دبن هجمار از تنه وی دزانم اگر بدنا من 100 پارچه کن من بدن بر گلو رکبار من اعدام بکن ببن بردار گوتنا دل من وی بی سرزار کردستان هر ولاتکه نابه چار پار کردستان هر یکه قد نابه چار وە بیرمە لە مەکتەبا دەیان پرسی دوودانە دوو دەکاتە چەند هەموو تێگرا دەیان نووسی دەکاتە چوار کەچی ئەمن لە حیسابە نمرەی کەمم دەهێناوە و دەهاتمە خوار ئەویش تەنیا لەبەر ئەوەی لای من وابوو دوودانە دوو دەبێ بە یەک نابێ بە چوار لای من وابوو ددان و دوولێ و زبان نابن بە چوار دەبن بەزار بە تێگرایی دەکەن هاوار لای من وابوو دوو دەست و دوو لاقی مرۆ و نابن بە چوار لە لەشێکدا وا دێنە کار لای من وابوو گەڕەک خان و کۆڵان شەقام نابن بە چوار دەبن بە شار تێدا دەژین دەوڵەمەند و خەڵکی هەژار لای من وابوو کۆلکە و ڕیشە لەق و گەڵا نابن بە چوار دەبن بەدار هێندێک کورت و هێندێک درێژ وەکو چنار لای من وابوو ئەوین و دڵجوانی و پاچی نابن بە چوار دەبن بە یار لە لای دڵدار ئەو هەموویەی وا دوو بە دوو دەبن بە یەک نابن بە چوار یەکجار زۆرن بەڵام لەکوێ دێنە ژمار تەنیا ئەوەندەی دەزانم ئەگەر لەشم 100 پارچەکەن بم دەنەژێر گولە و ڕەگبار بچمە سەردار قسەی دڵم دێتە سەرزار کوردستان هەر وڵاتێکە و نابێ بە چوار نابێ بە چوت زۆر سپاس مامۆستا سعاتۆتە خۆش دەستی تە سەخ بە مۆڵات ئەوە و ji bo kesên ku heta niha nedizanîn bi nezanî wekî helbesta pêşewa Qazî Mihemed dizanîn îro bila wê yekê bizanin ev helbesta mamoste Nadir
قاضی کره رحمان قاضی جا مهابادیه ساعت خوش مالاوی آوا گلک سپاس بو کداوی و هستی هرتم وساخش و گش و زندی بن سلاویش ما بو همو بینرانی و برنامه بله امام مستا نادر قاضی کی از که بکرتی بحث بکم کره امام مستا رحمان قاضیه سال 1966 ل کانتون اورمیه ل باجار مهابادی اجدایی بویه و پشتی دمه که دما دبستان ده به فارسی دخواندم به گمان میچاقی به دزی هینی خواندرونی بسینا کردی ده به جبرتو که بابی پیدا کرده بون امام مستا همینانی بون و پشت اجی دبا پیشمرگه دما پیشمرگه کی دجی ایری دست به خواندن هلبستان دیگه یکمین هلبست خواه جوارگری دست بکی یا ورگر فارسی بحث چلوک آقا دکت ویجه دمان پیشمرگه بون امداره داد چون پیشمرگه که تشتک خور که درما کاغذ ده بو پشت کاغذ آوید بالا مکشان کاغذ هل دارا کرد دیجا کاغذ نری کاغذ سر کاغذ وینه که بو نقاشی که بو نقش کرده بون دیدی هلبست که فارسی نویسی بون دیجا پر هلبست خوش بو ماكو حيفا كو هل بس نبا كردي دبجا جوي دمه دست بكر بيكو بني بيسم ما فارسي خوان يا كردي دل خدا ترجمه كر و بركر از بركر و بي اوي يكمين هل بس فارسي كرا كردي نها قالك هل بس كرنا كردي بيكما يلي هبس يكي كاملين كرديوي تشوب بلا بخا بخونه سيمكز مرجع لبيش من دروي قوتي دخوارد كاغزا كيف ردا كاغزا كيف ردا مش أنا ببدأ رويشتم كاغزة كم تسوي لك النقاشة شيء جواني للسربو مش أنا مقرتوا كاغزة كبا نقاشة كيو شعر شيء فارسي زور جواني للسربو الله يكون كتم أو شعر حيفا نبت كردي أو كم نوسيني من بو أو شعر مدلة برقاوة إنم نوسي لبرم كرد أبا فارسي كيم خندو كرده كيم بو خمدة دروني خمدة لبرك وبيرمنا يكام روج لروج كان بايزي كبارانك دباري تند أتو هەروەک مەلێکی نەرم بەرەو شاری ئەوین و ئارزووکانت فریوڕۆی وەرای ئێستا عەزیزی من بەهارە و ئەو مەلانەوە بەرەو هێلانە هەڵدەفڕن بگەڕیەوە بڕوانە وا لەکن ئەو ڕێگە باریکە بە هیوای تۆ خەمینم هەر دڕوانم وا بەڕێگادا و لەنێو شاری خەیاڵاتە دروستم کردووە کاخی شلێری سوور ئەوە یەکەمین شعری من بوو کە قەتیشم نەنووسێەوە بەڵام چونکە یەکەمین شعر بووی دی هەر لەبەرم کرد و قەتیش لەبیرم نەچەوە بێگومان گەلێک هەلبەست مامۆستا وەرگەڕاندنە سەعاتەوەی خوۆش و هەلبەستە دوجارە دوژی وەکەم زانن هەلبەستە شلێرەجی هەلبەستەوەی باوژی هەلبەستەکە ئەم بێژن وڵات پەروەریە لەسەر وڵاتە جانویسین شلێرە کوەکەم زانن گولەکە سەری خۆبەرژێت کە لالا سەربەرژێ دەبێژن ئانجی سوڕانجی لەدین شلێر گولەکە کول کوردستانی بەتایبەتی هەوڕەمانی هەکۆریشین بە لەسەر بەیەکی چارش ئەوی هەنە لێ گولەکی دەبوونە یەک ئەوجی بەوی ئەوایی وەکی کوردستانی شمالیا کوردستانی چاربەشی کوردستانی کو بە هەورە یەکن بەلی مەخۆبن گەلێک هەستا هەلبەست شاش فام کردبوو لێ مامۆستا نادر قاضی نویسی بو کسی که هر پاشناوی قاضی و نه قاضی محمد بیگمان نه مستجر رخنه دیگه بجال باشور مثلا تقریبا دیگه هر تشتا گروار به گوزه لی هر تشتا گروار به نه گوزه باشوریش بیان وابو مثلا هرچی خرب جوزه بیان وابو هرچی شورتی قاضی بی قاضی محمد و امیج لبن شعرکم نسا و خالق قاضی یتر بیان وابو خالق قاضی یمان پیشوا قاضی محمد تر بڵاویان کردەوە بۆ یەکەم جار جۆتان لە دەنجی پێشەوا قازی محەممەدی بێت لە حاڵش دامەم بخۆم قەتم جۆ لێ نەبوو زۆریشم ڕوونکردنەوە لەسەردا کە با بەوە شیعری منە و هەر کەسێک پاشناوی قازی بەژی نه قازی محەممەدە ئەو ڕخنەکە گران بۆ بارنج بۆ باشووری کوردستانی کو ئەو قەس چەندەخوا خەریبمانە مەخابن بە تایبەتی چاپمەنیەوەن چاوە خەتای بەسا دکن جبە کو بەلاو کردبوون گوتبوون جارە یەکەم لە دەنگی قازی محەممەد گودای دکن لێ نە دەنگی پێشەوە قازی محەممەد بوو دەنگی مامۆستا نادر قازی بوو هات بەلاو کردبوون بەناوی قازی محەممەد کو هیچ دمە یەجوەکیدە گەلە کەس بوی ئاوایی دزان بوی ئەوەی بەلا دکن لێ هەلبەستێک خۆشە دوجارە دو ناکە چهار دکە یەک هەلبەستەکە بەواتەیە مهیدارن که به الهامش بو و البسوانه کارش بو نویسکانه کارش بو روان نویسین کرد جبو کسی کلی سر کردید خبرتن و کسی کلی کلی نجدی کن هنه که بالدار بن شاشیه نکن
بیکوتش که بزنن چاکنیای نظام بلاو نکن از بخوا شخصی از جا کدیم بیش مگر از جا گوید که تجارا از ناخذم به دلیل با آخوم تجارا از به بلگه ناخوم حتی بلگه دستی مده تو نبینه تشکی نابیجم اگر از تشکی ببیجم صد بزنن دستی مده بلگه هیا پاش از آخوم اگر پیویست بکازی باشین مگه پیویست نکاز نواشینم لی صد بزنن دستی مده بلگه هیا پاش از تشکی وصاد بیجم اجباری یکی جوی دارم همون کس جدی تا بگره همون کس لیکولنی خود جدی بگیره و بلگه به بلگه با خو مرو نوع هف خراب که هفراش بکه گوتنا سر هوا بیجه تشک حسانه لی مرو به بلگه به دیمان آنج به دنگ آنج به نویسکی وان تشتا بسلمینه ثابت بکه او تشتکی دنه او نوع براش کرن او دبه بلگه دبه آرشیو دبه لیکولین و بیو آوایی پیوست مرو هنکی بالدار باز بیجم بله ما حاول دکو منه کی به شاشه دیرو کی راست بکن و کدا ما مستج نهلم کس کدای بخوا اجبر وی کی مخواست کو بحثا و هلبستا دو جاران دو بکم و به بونه شهادت قاضی محمد پیشا قاضی محمد سیف قاضی و صدر قاضی کل میدان چارچرای محواد اجالی رژیم شاه ایرانی به هاتو بنا اعدام کردن ما خواست از وی کی به وی وسیله جار کردن و شهیدا و بیر بینم و بجنا خبر شهیدین کردستان تبینم او ریاما رونی دیکن شهید نامرد به هیا روژن آزاد دم خوش